وێرانە هەرچیوان نەبوونێ. دیمەنی مردنی بە کۆمەڵی نەوڕەسەکانی دەربەندی ڕانیەیە چەند مانگێک پێش ئێستا ئێرە جممەی دەهات لە باڵندەی نەوڕەست. بەڵام ئێستا بووەتە دوورگەیەکی چۆڵ و تەنیا دیمەنی مردنی بە کۆمەڵی نەوڕەسەکان بەدی دەکرێت. عەلی ساڵانێکی زۆرە لەو زێیەدا ڕاوماسی دەکات و لە نزیکەوە چاودێری نەوڕەسەکانی کردووە. بە قسەی عەلی مردنی بە کۆمەڵی نەوڕەسەکان دەستی مرۆڤەکانی تێدایە، گومانی ئەوە دەکرێت ژەهراوی کرابن یاخود بە چەکی تاپەڕ بەم شێوەیە بە کۆماڵ لەناو برابن. ئێرە دیارە نیشتمانی نەوڕەسیەکان ناسرا بووە، کەناڵەکانی ناوخۆ جیان سەردانیان دەکرد، بەڵام ئێستا هەمووی لە ناو چوو. ئەوانە هۆکارەکەی مرۆڤە، لەبەرەوەی ئەگەر مرۆڤ نێت وردەماسیەکان لە ڕوخی ئەو دوورگەکەیەوە دێنە دەرێ بۆ بەچکەکەی دێنە بەچکە دیخوا. چەند هۆکارەکەیە کە لە ڕاستیدا گە و نەوڕەسیانە لە ناوچوون. هۆکاریەوەیە کە بەچەکی لە ناوچوون، بەچەکی کۆمەڵکوش چەکی کۆمەڵکوش لە ناوچوو بوون. هەر هۆکارێکەوەی کە بەژەر هۆکارێکەوەی هەیە کە لە برسانیش کە بۆی نەمانی خواردنەوە مربن بەڕاستی. ئەو هۆکارانەی لە ڕاستی هەیە. ئەوە حکوومەت نەیتوانی بپارێزە، بەڵام خەڵکیش لە ڕاستی تا خەڵکی نفزنیزمیشەیە لە ڕاستیدا لە ناویان دەبێت. چکونی ڕاستە حکوومەتەوە کەم تەرخەمە، ئەومان دەزانین حکوومەت کەم تەرخەمە، بەڵام خەڵکی نابەرپرسیشمانەیە کەم تەرخەمە هەوکو وڵاتی. چالاکێکی بواری ژینگەش دەڵێ لایەنە پەیوەندیدارەکان کەم تەرخەم بوون لە پاراستنی نەوڕەسەکان. وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕینیش لە قسەکانیدا بوونی دەستی مرۆڤ لە مردنی بە کۆمەڵی نەوڕەسەکان ڕەت دەکاتەوە و دەڵێ گومانی ئەوە دەکرێت جۆرێک لە نەخۆشی لە نێویاندا بڵاو بوو بێتەوە یاخود بەهۆی تەوابوونی تەمەنیانەوەیە. نەوڕەسەکان ڕاستی لەلایەن مرۆڤ زۆرجار لە ناو دەبردن و ببێ ئەوەی کە جۆ بدەنە پرەنسیبەکانی ژینگە و سروشت پارێزی و تەنانەت ئەوەیە کە سیمایەکی جوان و شارستانیان بە ناوچەکە بەخشیوە و توانین بڵێین وەکو ناوچەیەکی گەشت و گوزار سیر بکرێت ئەم شوێنە. بەڵام لەلایەکی تریشەوە ئێمە چەندین جار بە حکوومەت هەرێمی کوردستان ڕاگەیاندوو بەتابەتی بە دەستەی ژینگە و لایەن پەیوەندیدارەکان وەکو پۆلیسی دارستان پێمان ڕاگەیاندوون کە پێویستە ئەم شوێنە بپارێزە و بکرێت بە ناوچەیەکی پارێزایی و سروشتی. بەڵام بەداخۆ تا ئێستا کەم تەرخەم من تا ئێستا بە تەواوی نەتوانراوە ئەو داواکاریانی جێبەجێ بکرێت کە داواکاریەکە لە خزمەتی ئەم جۆرە باڵنداندا هەیە، لە خزمەتی ئەو ناوچەکەدا هەیە. ئەو تەیرە کۆچەریە ئەوەشی نییە، زیانی نییە، تەنانەت ئەوەشی هەیە، سوودیشی هەیە بۆ جوانی سروشتی ناوچەکە، بۆ پاراستنی ژینگە، بۆ پارسەنجی ژینگە. ئەوە هیچ کەڵکێکی خواردنی نییە و بازرگانی نییە. بڕوان ناکەم هیچ زیانێک لەلایەن مرۆڤەکانەوە لەلایەن هاوڵاتیانەوە یاخود لەلایەن ئەو ڕاوچیانێک کە لە کاتی قەدەغەی ڕایماسی لە ناو دەریاچەکەنا هیچ زیانیشیان پێ بگەن. ئێستاش کە ڕوویداوە تەنانەت یاخود تەمەنە کۆتاییان پێهاتووە یاخود دەردێکە نەخۆشیەکە ڤایرۆسێکە لە ناو خۆیاندا بڵاو بێتەوە و یان گوازرا بێتەوە لە وڵاتانی دیکە و لە ئۆقیانوسەکانی دیکە هات بێتەوە بۆ سنوورە. ئێرە با نیشتیمانی نەوڕەسەکان ناسراوە، بەڵام لە ئێستادا بووەتە گۆڕستانی نەوڕەسەکان، ئەوەی دەبینن با کۆمەڵ لە ناو براون. ئەوان جگا لە دیمەنێکی جوان و سەرنجڕاکێش کە بە شوێنەکەیان بەخشی بوو هیچ زیان و مەترسیەکیان بۆ کەس نەبوو، بەڵام بە هۆکارێک کە تا ئێستا دیار نییە ئەو جوانی و سەرنجڕاکێشیە کۆتایی هات. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.